بکەین و تەنسیق بکەین لە پێناوی ڕاستکردنەوەی ئەوەی پێویستە بیرە یەکگرتەوە. یعنی چی؟ یعنی ئینگلیز کە هاتووە بۆ عێراق، بریتانیەکان کە لە کوردستانە دروست کراون لە زمانی شۆڕش لە زمانی ڕزگاری، وەڵامی ئەم پرسیارە گەلێک گرنگە لەبەرەوەی ئامادەبووان گەشەکردنی کۆمەڵایەتی ئابووری ئەم سێ گۆشەیە بە تەوازن ڕاگیرە، نەک بەوەی کە ئەم نقطەیەم زۆر لا گرنگە دیقەت بن، نەک بەوەی کە عێراق تەحولی کردووە بە دەوڵەتێکی دیموکراسی لە دوای ڕوخانی سەدام، نەک بەوەی عێراق تەحولی کردووە بۆ دەوڵەتێکی کە پابەند دەبێ بە دەستور، نەک بەوەی عێراق تەحولی کردووە بۆ حتا بۆ دەوڵەت و کۆمەڵێکی مەدەنی وەکو تونس. ئەوەش نییە، بە تەوازنی عەسکەری سیاسی و جغرافی ئێمە ئەم فیدراڵە وەکو خۆی بردومانەتە ناو دەستور، بە تەوازن بردومانە. ئەم تەوازنە کەی تێکەچێ لە کوردستانیش تێکەچێ کە سونیان سەرکوت کرد لە ئەنبارە و ناوە بە ئاسانی هاتنە سەر کەرکووک و ناوچەکانی تر، شەڕیان بێ ئێمە بەفرۆش پێش هاتنە ناو کەرکووک، پێش هاتنە ناو خانەقین، پێش ئەمە ئەو بەدبەختیانە کێشەی موچە و کێشەی مفاوەزاتی نەوت و غاز لەگەڵ ئێمە لە زمانی مالیکیەوە ئێمە بجەمان بڕاوە و بوچەمان بڕاوە. وردە وردە بیانویان پێئەگرتین، وردە وردە ئەوەی کە ئیتفاقاتمان لەسەرە کرد تا دەسەڵاتدار لە ڕووی عەسکەرتاریە و بەقووەتە بوو تەوازنە سوراتیەکەیشی لاوازە کرد، لە سنەوە دەستیان پێ کرد هاتنە سەر ئێمە تا گەیشتۆتە ئەو دۆخێکی ئێستایی بین. ئێستا سەر لە نوێ ئێمە وەکو هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی ئێمە کاتی پاشکەوتی موچە و کاتی هەموو ئەو کێشانەی تووشمان بوو کارێکی جگار مێژوویان کرد. بەڕێی من ئەو 2 ساڵە کە حکوومەتی هەرێم هەبوو، بەڕێی من سەرڕای هەموو ڕخنەیەکە هەموو لەسەر حکوومەت، ئەو 2 ساڵەی تووشی پاشکەوتی موچە و ئەو کێشانە هاتین لە عێراق، ئەوەی حکوومەتی هەرێم کردی مێژوو ڕۆژە لە ڕۆژان دێت ئەینوسیە بارتەقای هەموو ئەو خەباتە سیاسیەیە کە ئێمە بە درێژایی 30-40 ساڵی ڕابردوو کردومانە. حکوومەت لە ڕووخانە بوو ئەم حکوومەتی ئێوە ئەو سیناریۆ لە بەرچاو بگرن، ئەو تراجیدیایە لە بەرچاو بگرن، حکوومەت بڕووخایە چیمان بەسەرهات، ئەمە حکوومەتەمان نەمایە چیمان بەسەرهات. هەر ئەم دانیشتنانە، ئەم ئازادیە، ئەم بازاڕە، ئەم هاتوچۆیە، ئەم فڕۆکەخانانە، ئەم سیدوزانکۆیە، ئەم هەموو پەیمانگایە، ئەم هەموو ئاوەدانیە، ئەم هەمووی نامە. یعنی نەک ئەگە حکوومەتەکە نەمێنێ نەک ناتوانین گەندەڵی و تەنگ و چەڵەمەکان چارەسەرکەین، بەڵکو نەتەوەکەشمانەکەوێتە غەرغەرەیمان و نەمانەوە. بۆیە سەرکەوتنکی ئێجگار گەورەی حکوومەتەکە لە خۆڕاگریا بوو و لەوا بوو کە توانی کێشەی پاشکەوتی موچە و کێشەی گەمارۆ و کێشەی موعامەرەکان و کێشەی تێکچوونی تەوازنی سێینە یان سوراتی غەڵەتە لە زمانی کوردی سوراتی سێیی نییە، سێینەیە. کێشەی تەوازنی یا هاوسەنگی سێینە لە عێراقا جارێکی تر حکوومەتی هەرێم، جارێکی تر بەڕێی من هەم حیزبەکانی دەسەڵات هەم حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی جوامریان نوان کە ماینەوە لە دەوری یەکتر سەرەرای جیاوازیەکانمان بۆی ئەم دەستکەوتە بپارچین. ئێستا عێراق مەترسیەکانی لێرە نییە لە جنوب و لە وەسەتا، بەڵام ئێمە فرسەتێکی گەورەیە بۆ ئێمە سەرەرایەوە ڕنگدانەوەی لەسەر بودجەمانەیە، ڕنگدانەوەی لەسەر موچەمانەیە، ڕنگدانەوەی لەسەر نەوت و غازێ، جێبەجێکردنی دەستورێ. هێشتا ناوچە کێشە لەسەرەکانمان حکوومەتێکی میلیتاریستی خەتەرناک لەوێ حکوومەکە هێشتا ئازادی هەناسەی لێ بڕاوە لە وڵاتانە، بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە ئێستا عومقمان هەر عێراقا. هەموو سلبیاتەکانی کە هەیە بۆ ئێمە نابێ وامان لێ بکە مفاوەزاتێکی تازە و بە پرۆژێکی تازە ئامادە نەکەین بچینەوە ناو مفاوەزات و لەو عمق استراتیژیە کە تا ئێستا ئێمە لە ناوێ ژین بەبێ بە خاه ناخاه بمانەوە نەمانوێ لەو عمق استراتیژیە ئەبێ بزانین ئەم جارش کە عێراق پێک دێتەوە، ئەم جارش کە عێراق لە جنوب و لە وەسەتی عێراق سەرنجامی شکستی حکومڕانیەکانی ئێستای عێراق ئەوە ڕووی داوە لە عێراقا، ئێمە دەبێ ئەو غەدرەی لە ڕابردوو لەسەرمان کراوە لە مفاوەزاتی ئەم جارە نە هەڵەکانی خۆمان بکەین، نەش کە عێراق پێک دێتەوە آخر قسەمە، نەش عێراق کە پێک دێتەوە ئێمە وەکو جاری جاران سەیریکەین، ئەبێ زمانی ئێمە لە دووەل نێونەتەوەیە، لە ئومە متحیدەیە، لە دەستورە، لە هەمومانە بەڕاستی زمانێکی تۆکمە بێ بۆی هەموو جارێکە عێراق تێکەچی ئێمەش تێک نەچین.
هەموو جارێکە عێراق بەرەو هەڵدێنە ڕۆی ئێمەش بەرەو هەڵدێنە ڕۆین ئێمە عاملی ئیجابی بین بەڵام لە دەستکەوتەکانی خۆمانەوە لە چارەسەرکردنی کێشەکانی خۆشمانەوە عاملی ئیجابی بین من وێدەوارم جیران لە عراقاتی لەگەڵ هەرێم لەگەڵ عراقاتی لەگەڵ دنیا هەیە لە هەموو ڕووەکانە و تەسیر لە ئێمەش دەکات بۆیە دەبێت ئێمە بە خەمی ئەو بابەتەوە بین عراق بەشێک لە علاقاتی یان پەیوەندیەکانی لەگەڵ دراوسەکانی لەسەر بنەمای پەیوەندی و پاراستنی پەیوەندی دیپلۆماسی و پاراستنی بەرژەوەندیەکانی هاوبەش نییە هەندێک جار سیادەی خۆی کردوتەوە و یان ئەستەن گوێ نادەدە سیادەی خۆی بۆ ئەوەی کە خەڵک بێت دەست لە کاروباری ئەو وەردات هەندێک جاریش ئەو گوێ نادەدە سیادەی هەندێک وڵات و دەستکاری یان دەستوەردان دەکات لە هەندێک وڵاتی دیکەدا عێراق ئێستا بەبێ ئەوەی کە چاک ئیعلانی بکە بەڵام دەستی لە سووریادایە دەستی لە لوبناندا هەیە دەستی لە وڵاتانی دیکەدا هەیە بەبێ ئەوەی حساب بۆ سیادەی ئەوان بکە هەندێک وڵاتی وەکو ئێران هیچ حسابێک بۆ سیادەی عێراق ناکەن و لە هەمووش کایەکانی سیاسی اقتصادی و حتا هەندێک جار ئیداری و کۆمەڵایەتی عێراقیش تەدەخلی تێدا دەکەن ئەم حساب بۆ نەکردنە کێشەیەکی گەورەی ئێستای حکومڕانیە لە عێراقدا و عێراقی گەیاندوتە ئەم ئاڵۆزی و پڕی کردووە لە هەڵاوسان پڕی کردووە لە قەیران عێراق لە ناو خۆشیدا دەبێت هەڵسەنگانێکی بابەتیانەی بۆ بکرێت ئەوش ئەوەیە چه حکومڕانی عێراق دەکات شیعە بە چه هزرێک بە چه تێزێک حکومڕانی عێراق دەکات یەک بە ئایدۆلۆژیای شیعەگەری دوو بە تراژیدیای تاریخی بەم دوو تێزە حکومڕانی عێراق دەکات طبی وردەکاری یەکجار زۆر هەیە هەردووچی هەم ئەوەی کە بە ئایدۆلۆژیای شیعەگەری هەمیش بەوەی کە بە تراژیدیایی کە لەسەری دەژیان و لەسەری گەورەبوون و دەمێنن بەوە حکومڕانی عێراق دەکات ئەمە وای کردووە هیچ خوێندنەوەیەک بۆ دوو پێکهاتەکەی تری سەرێکی کە عێراقە سوننە و کوردە نەکرێت لەم بابەتەدا ئەوە وای کردووە کە ئەم دوو پێکهاتەی دیکە بەردەوام بە نیگەرانیەوە سەیری ئەم حکومڕانیە بکەن و بەردەوام هاجسێک لەناو ئەواندا هەبێت لەوەی کە چی ڕوو دەدات چونکە ئەوانین بڕیار دەدەن بەو شێوازە حکومڕانی عێراق بکرێت شیعە لە ناو خۆشیدا کێشەی کۆمەڵک کێشەی هەیە کێشەی خۆی لەگەڵ مرکزی بڕیاریان نەجەفیان قومە کێشیان لەسەر مەسەلەی ویلایەتی فەقیه کە سنوور و سیادە و دەستور ناناسێت باش ئەوە دەبێت بۆ لە ئێرانەوە ئەم بابەتە تعمیم بکرێ بۆ عێراقیش ئەمە ئەو کێشانەیە کە بەردەوام ڕوبەڕووی حکومڕانی دەبێت ئەوانەیە کە لە حکومڕانیدان دەبێت بەلایەکدا بیشکێنن کە زیاتر بەلای شیعەگەرێکە و ویلایەتی فەقیهدا ئەو بابەتیان شکاندۆتەوە کە ئەوەش کێشەی گەورەی بۆ ئەوان دروست کردووە شتێکی تری کە شیعە هەیەتی ترسی لە ڕابردوو 80 ساڵ خۆی بە مەحروم دەزانێت بەڵام هەموو خەتای سوننە نەبوو خەتای کورد نەبوو خەتای حکومڕانیەکانی عێراق نەبووە کە ئەوان مەحروم بوون بەشێک لەو فتوایە نەبووە کە ئەوان خۆیان داویانە لەوەی کە نابێ بەشداری بکەن لە حکومڕانیدا بۆ ئەوەی کە حکومڕانی زۆر خراپ بێ زۆر ناشرین بێ و کێشە زۆر بێت هەتاوەکو حەزرەتی مەهدی ظهور بکات ئەو فتوای ئایەتوڵا گەورەکانیانە لە ساڵی 20ەکانەوە کە حکوومەتی عێراقی دامەزرا نابێت بەشداری سیاست بکەن و لەوانێت تا ساڵی نهایەتی چلەکان و پەنجەکانیش هەر حیزبیشیان دروست نەدەکرد شیعەکان دەدواوی حەکیم فتوایەکی داگوتی ئەگەر سیاست چۆنێتی ئیدارەکردنی وڵات و خەڵک بێت ئێمەش سیاست دەکەین تای داعش ئەم شتانە بوو چەنی چووە سەرەوە و چەنی نەچوە سەرەوە چەنی بۆ کرا چەنی بۆ نەکرا لە ڕاستی ئەوە بوو لە دوای ئێستا کە عێراق بە کێشەکانە تێپەڕێ گەشتە ئەمەی کە ئێستا بابینە سەر ئەمەی کە ئێستا هەیە
ئەمە ئێستا چیە لە عێراق ئێستا کێشەی عێراق چییە؟ ئەزمەیەکی سیاسی حکمڕانی بە تەواوی مانای وشە. یعنی چی ئەسمەی سیاسی حکمڕانی؟ یعنی ئەو نخبە فەرمانڕەوایی هەیە توانای خۆتازەکردنەوە و چارەسەرکردنی کێشەکانی نەماوە و ئەڵتەرناتیف و بەدیلێکیش نییە جێگای بگرێتەوە ئللا بخوێنن کە بە شێوەیەکی سروشتی ئەڵتەرناتیف نییە. ئێمە بەشێ لە مەمان هەبووە لە قۆناغی ڕابردۆ لە عێراقەوە ئێستا لە کوردستانە ئەبێ ئەمەش ئەبێ وریابین کە ئەوە نەبێ بەسەر ناونیشانی ودەکەی خۆمان ئەوە قەیرانی سیاسیە. نخبەیەک توانای چارەسەری کێشەی نامێنێ، نخبە و ئۆپۆزیسیۆنێکیش نییە جێگای بگرێتەوە بە شێوەیەکی سروشتی. ئابوووریەکی داڕوخاو ئەوە مەسەلەی دووەمە، باڵا دەستی میلیشاگەری لە عێراقا ئەوە مەسەلەی سێمە، هەژمونی وڵاتانی دەرودراوسێ بەسەر عێراقا و بوونی عێراق بۆ ململانەیەک بۆ پاکاوتەدن و لێکدابڕانی زۆرتری پێکاتەکان نەمانی تەوافق لە نێوانیانە و بە زۆر تەلاقێکی یعنی خێزانێکی زۆرە ملی. تەلاق نادرێت چی لێ بکە، یعنی کاسۆلیکیە و تەلاق ئاسان نییە و کۆمەلگایەکی نێودوڵەتی اعترافی پێناکە و دەرودراوسی اعترافی پێناکە. ئەبێ عێراق لەسەر حسابی خەڵکەکەی بمێنێتەوە. ئەبێ ئینسان ببێ بە ئامراز خاک و خۆڵ و دام و دەستگا و ناو ناونیشان ببێ بە ئامانج کە ئەمە پێچەوانەکردنەوەی ئەوەی کە پێویستە. مرۆڤ ئەبێ دایم لەسەرەوە بمێنێتەوە، ئەبێ شتەکانی تر لە خزمەتی مرۆڤ بێ. ئەم عێراقە بەکەڵکی ئەوە دێ خزمەتی مرۆڤی عێراقیەکە ئەگەر بەکەڵکێ دێ بمێنێتەوە، بەکەڵکی نەبێ بڕوخێ، ئەبێ بڕوە لەبەرەوەی ئەوەی ئامانجە لە دوای خوا ئینسانە. ئێمە شتێکی ترمان نیە. ئێستا بزوتنەوەیەکی ناڕزایەتی ئەمە قرس بزوتنەوەیەکی ناڕزایەتی جەماوەری ئەمە خۆپیشاندان نییە. ئەمە لانی کەمی ناوی لێ بنێ بزوتنەوەی ناڕزایەتی کۆمەڵایەتیە نیمچە شۆڕشە تامی شۆڕشەتە بۆ لەبەرەوەی دروشمەکانی شۆڕژێڕانن داوای گۆڕانکاری ڕیشەیی لە عێراقەکە داوای ڕاماڵینی نخبەی فەرمانڕەوای عێراقەکە لە ڕاستیا داوای گەڕانەوە بۆ 2023کە چۆن ئەم نخبە ڕۆی نخبەی پێشووی بەعز ڕۆی ئەم نخبەش بڕوە دەستور بنووسرێتەوە ئەمانە تێپەڕێنن فترە ئینتیقالی دەست پێ بکە جەماعەتێکی دیت بێن حکم بکە ئەمە دیدگاکەیە چەند ئەچێتە سەر چەند ناچێتە سەر بەس ئەمە جەوهری مشکلەکەیە. ئەم بزوتنەوە ناڕزایەتیە کۆمەڵاتیە جیایە ئەمە ئەو زۆرینە مەزهەبیەی لە عێراقا پێی وابوو ئەساسی عێراقی نوێیە ئەوەشی هەڵتەقان نخبەی حکوومەتی نخبەی شیعە لە عێراقا ئیتر توانای قسەکردنی بە ناوی پێکاتەی شیعەوە نەماوە توانای قسەکردنی بە ناوی پێکاتەی شیعەوە نەماوە. تەبیعی ئەمە بۆنی شۆڕشەکانی بەهاری عەرەبی لێدێ لەبەرەوەی یەکەم کۆبوونەوە نیە بە دەوری ئایدۆلۆژیایە کۆمەڵی دروشمی نیشتیمانی دیموکراسی ژیانی خاوڵاتیانە دروشمەکان میلین و تێپەڕاندنی فراکسۆنەکانە حیزبەکانە و تێپەڕاندنی مرجعیتی دینیشە بۆ یەکەم جار لە عێراقەکە ئەوە مەسەلەیەکی زۆر گرنگە و تێپەڕاندنی تا ڕادەیە کولتوری تایفەتە لانی کەم شەپۆلێکی گرنگە بۆ تێپەڕاندنی کولتوری تایفەت و جارێکی تر وروژاندنەوەی مەسەلەی نیشتیمان سازی و دەوڵەت سیازی لە عێراقا کۆبوونەوە لەسەر ئەساسی عێراقی بوون چۆن سونە بوون و شیعە بوون و کورد بوون و عەرەب بوون و ئەمانە تێپەڕە کە دیارە ئەمە هەمووی لە قازان جێمە نییە بەڵام ئەکرێمە چۆن مامەڵی لەگەڵا بکەین چۆن مامەڵی لەگەڵا ئایا نخبەی سیاسی عێراق چارەسەری توانای چارەسەری ئەم کێشانەی پێماوە بێگومان پێنەماوە بێگومان ئەم نخبەی پێنەماوە جا بزانە ئێستا مفارەقەیەکەیە شەقام ئێوێ بچێتە چارەسەرەکان لە دەرەوەی سیاقە دەستوریەکانەوە بن ئەم نخبە ئێوێ لەنا چوارچێوەی سیاقە دەستوریەکان بەکار بێنێ بۆ مانەوەی خۆی ئەم نخبەیە ئامادە نییە سازشێکی جەوهەری و ڕاستەقینە بۆ شەقام بکە